لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکانی دەستگای بەخشین و لە دووەم پرۆژەیدا بۆ شاری کەرکووک بڕی 10 ملیۆن دیناری بەسەر کەمەندامانی سنووری شارەکە دابەش کرد. خاوەن پێداویستیە تایبەتەکانی شوێن ڕای دەستخۆشییان لە بەرنامەی بەخشین هیواخوازن ئەو کەسانەی نیازی خێرکردن و هاوکاری فەقیر و هەژارانیان هەیە بیگەێنن بە بەرنامەی بەخشین بۆ ئەوەی لەوێوە بە دادگەرانە بەسەر کەسانی مستەحەقدا دابەش بکرێت. بەرپرسانی دەستگای ڕۆژ بۆ هاوکاری کەمەندامان لە کەرکووک دابەشکردنی ئەو بڕە هاوکاریە لەم کاتەدا لە سنوورەکە با گرنگ دەزانن داواش دەکەن بەردەوام هاوکاری کەمەندامان بکرێت تا بتوانن کاروباری خۆیان بەباشی بەڕێوە بەرن. وەڵای کەمەندامان قاپێکی خێرە، ئێمە زۆر سوپاسی بەخشینەکەین. ئەم هاوکاریە بەم مانگ ڕەمەزانە هاوکاری کەمەندامان دەکات. ئەم قاپێکی خێرە، ئێمە گەلە مەمنونی بەخشینین، هیوادارین هەموو دەوڵەمەندەکانی چاپ بکات لە بەخشین یارمەتی کەمەندامان بکە، لەبەر کەمەندامان زۆر مستەحەقە. ئێمە زۆر مەمنونین، خۆی گەورە بەرەکەت کاتە ڕزقان. ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ بۆ خزمەتکردنی کەمەندامانی کەرکووک زۆر سپاسی کەناڵی پەیامەکەین بەرنامەی بەخشین کە هەڵسان بەم هاوکاریە کە ئێمەش لە لای خۆمانەوە هەسان بە دابینکردنی ناوی ئەو کەمەندامانەی کە ئەوان پێویستە هاوکاریان بکەن و کەسانی شایەنن کە زۆربەیان یان با بڵێن بەشێکی زۆریان هیچ موچە و داهاتێکیان لە شوێنێکی لەی شوێنێک نییە و هەندێکیان چارەسەریان هەیە لە دەروەی وڵات بەڵام لەبەر نەبوونی ناتوانن ئەو هەڵسن بە چارەسەرکردنی خۆیان. دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ژمارەیەک پرۆژەی ڕاگەیاندووە لەوانە هاوکاری کەمەندامان. بەرپرسی دەستگاکەش دەڵێت لە سنووری کەرکووک و هەولێر و سلێمانی بە بڕی 100,000 دینار بۆ هەر خاوەن پێداویستێکی تایبەت هاوکاری کراون. بەڵێ دیارە ئێمە وەکو بەرنامەی بەخشین یا پرۆژە و کار و چارەسەکانی مانگی ڕەمەزانمان بریتیە بۆ لە کۆمەڵە شت کە یەکێک لەوانە هاوکاریکردنی 300 کەم ئەندام بووە، 100 لە کەرکووک، 100 لە سلێمانی، 100 لە شاری هەولێر. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە شاری کەرکووک توانیمان ئەو 100 کەم ئەندامە بەسەر بکەینەوە بە بڕی 10 ملیۆن دینار واتە بۆ هەرێکیان 100,000 دینارمان تەرخان کردبوو. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ وەریانگرت و یارمەتێکیان وەرگرت. دەستگای خێرخوازی بەخشین جگە لە بۆنەکانی ڕەمەزان و جەژنەکان بە هاوکاری خێرخوازان بەردەوام کۆمەکی هاوڵاتیانی نەخۆش و بێباوک و کەمدەستی کردووە تا ئێستاش بە 100 ملیۆن دیناری بۆ دروستکردنی خان و بۆ هەژاران و چارەسەری نەخۆش دابین کردووە. هەر بۆیە بەخشین بە دروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بە هاوکاری خێرخوازان پرۆژە خێرخوازیەکانی درێژە پێدەدات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.